سڵاوتان لەبێ بەڕێزان بۆ هەموو پێشکەشکارانی زمانی ئینگلیزی ئاستەکانی زمانی ئینگلیزی واتە پلیسمنت تێست بۆ ئەوانەی کە ئەنەوێت لە ماستەر دکتۆرا بەشداری بکەن کاتێک کە ئەکاونتەکەیان دروستەکەن پێویستە وەصلێک ئەپلۆد بکەن ئەو وەصلە بەم شێوازە کە بۆی بەڕێزی باس دەکەین ئەپلۆد دەکرێت سەرەتا ئەچینە لینکەکە کەینەوە کە دوای ئینشاڵڵا لە کاپشنا بۆی بەڕێزدایانین پاشان ئیمێڵەکەمانە نووسین پاسوەردمانە نووسین و ساین ئین ئەکەین کە ساین ئینمان کرد وەکو لێرە کە ئەبینین کرایەوە ئەم شاشەیە لێرە لە بەشی ڕیکوێست دێنە نیو لە نیو ئەم پەنجەرەیەمان بۆ کرێتەوە لێرە ژمارەی پسوولەکە ئەنووسین کە بۆ ئەم بەڕێزە لێرە کە ئەم پەنجەرەیەمان بۆ کرایەوە وەکۆی بینین سەرەتا لێرە داوای ژمارەی ژمارەی پسوولەکە ئەلێرە ئەو ژمارە سوورەمان هەیە لە سفر هەتاکو سفر ئەنووسینەوە واتە 0635 سفر هەمووی دەبێت لێرە بنووسین ئەوە نووسیمان ئەوە تاریخەکەی خۆی ڕاستەوخۆ داوێتی کە ئەمە بە تاریخی ئەمڕۆ بڕیمانە بڕی پارەکە خۆی نووسراوە تێبینیمان هەیە لێرە ئەڵە چوز فایل دێن ئێمە پێشتر لە دیسکتۆپە وێنەکەمان هەڵگرتووە و خەزنمان کردووە ئەیدۆزینەوە ئەلێران دەبڵ کلیکەکەین ڕسمی وەصلەکەمان هێنا ئەلێرە داماننا و پاش ئەوە سەیڤەکەین کاتێککە ئەمانەمان هەمووی نووسی و ڕسمەکەماندانا ڕسمی ئەو وەصلەی کە بڕیومانە کە بریتە لەم وەصلەی لە پێشچاوتانە پاشان دێن سیڤ لێ دێن ئەبینن لێراڵێ سیڤت بەو شێوازە ئەلێرە ڕاوندی 22 پلیسمنت تێست کلاس ڕوومە بەو شێوازە هەر هەمووی هەڵمان بژاردووە و ئێستا وەصلەکەمان ئەپلۆد بووە یعنی تەنها ئەوەندانەیە هیچ شتێکی وایتیانە ئەم ئەپلۆدکردنە بۆ هەموو سنتەرەکان هەمان شتە لە هەر شوێنێکی کوردستانە بەڕێزت ئەکاونتت هەیە ئەتوانی سوود لەم ڤیددیۆ وەربگری و بتوانیت بەو شێوەیە ئاسانە بە شێوەیەکی زۆر ورد وەصلەکەمان ئەپلۆد بکەین بە هیوای سەرکەوتنتان لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵی ئاسۆی زانکۆ لە یاد مەکەن